ئۆزۆنی خراپ ئەو هەورە ڕەشەی لە ئاسمانی هەولێر دەبیندرێت چۆن دروست دەبێت و کاریگەریەکانی چین لەسەر مرۆڤ و سروش. نزیکەی 2 میلیۆن ئۆتۆمبیلت هەیە 3000 کارگەی مامناوەند و گەورەت هەیە. ئەمانە هەمویان هۆی سەرەکین بۆ دروستبوونی ئۆزۆن. ئەو ڕێژە سەوزایی کە هەشمانە گەشەکەی لاواز دەبێت. سی بۆ 50% لەوانە نەخۆشی ڕەبوایانەیە یان هەناسەتەنگ بوون. دکتۆر بازوو لێرانە دەرچین لەبەرەوەی ژیانمان لە مەترسیدایە. هەڵمژینی هەوایەکی پاک دیارترین پێداویستیە کە هاونیشتیمانیانی شاری هەولێر بەدوایدا دەگەڕێن. بەڵام ئەم هەورە ڕەشە دەری دەخات هەوای پاک لێرە نییە. نەبوونی کارەبایەکی بەردەوام گەورەترین بربەستە لە بەردەم وێستگەی ناوەندی هەوای هەولێر کە نەدەتوانرێت پشت بە داتاکانی ببەسترێت نەدەشتوانرێت هاونیشتیمانیان لە مەترسیەکانی پیسبوونی هەوا ئاگادار بکاتەوە. وێستگەی ناوەندی زۆری هەوا سەر بە فەرمانگەی ژینگەی هەولێرە لە ساڵی 2012 کراوە و لە ساڵی 2013دا تەنسیب کرایە دامەزرایە لە یەکەم جار لە ناو بازاری هەولێرە بوو کە نزیک شێخەڵای بەس بەهۆی نەبوونی کارەبای بەردەوام کە پێویستیان بۆی کارەبای بەردەوام ببڕێ ساڵی 2017 گواسمانەوە ئەو شوێنەی کە نزیک کۆلێجی پزیشکیە لەسەر شەقامی 6 مەتریە و ئەو گازانێک کە ئێمە لێرانە دەیپێوێن زیاتر سەنگازێکە کە ستانداردی جیهانیان هێنا وەکو گازەکانی ئۆکسیدی کاربۆن و ئۆکسیدی نایترۆژین و دوانۆکسیدی نایترۆژین و ئۆزۆن و دوانۆکسیدی گۆگرت و لەگەڵ پەیوانی دەست کە ڕێژەی خۆڵ و تۆز لە هەوادا پێمان دەڵێتن و ئەم وێستگەیە پێویستە ساڵانە کالیبرێشن بکرێتەوە و فیلتەرەکانی بگۆڕێن و پێویستیشمان بۆ ێزاروی لامپاوشتەکان بگۆڕین بەڵام چەند ساڵێکە لە 2016ەوە داتای دقیقمان ناداتێ داتای ودمان ناداتێ ئەمەش بەهۆی نەبوونی سیانەیەکی بەردەوام کە پێویستە ئەم ئامێران هەمان بی بۆیە هەر کاتێک هەر توێژینەوەی کە دێتن داوای داتای لێمە دەکان ئێمە ناتوانین داتایەکی وردی بدەینێ بەهۆی ئەوەی کە ئەم ئامێرانە داتاکانمە بە دقیقی و ناخینتەوە و کالیبرێشنیان پێویستە و پێویستیان بە فیلتەر گۆڕینی هەیە و لەبەر ئەمەش شاری هەولێر کە فراوان بووە ئەمە پێویستمان بە چەندین وێستگەی هەوا هەیە لەوانە یەک پێویستە لە ناو سنتەری شاری هەولێرە بی و پێویستیشە چەند وێستگەیەکە لە چەند زۆنێکی جیاواز بە ئاراستەکانی باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا دابنرێتن بۆ ئەوەی داتایەکی وردی زانستیمان بداتێ کاتێک هەر کەسێک هەر هاوڵاتیەک هەر هاوڵاتێکی بیانی هەر توێژێرێک بێتن داتایەکی دقیق لە ئێمە وەربگریتن بتوانین ئێمە بەلای کەمی لە ناو شاری هەولێر و دەوروبەری 5 وێستگەی زۆری هەوامان هەبیتن بۆ زانینی زۆری کوالیتی هەوای شاری هەولێر و دەوروبەری. لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان و نەبوونی ئامێرەکانی گواستنەوەی گشتی ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی ئۆتۆمبیلی تایبەت زیاتر دەبێت کە بە هۆکارێکی سەرەکی دروستبوونی ئۆزۆنی خراپ دادەنرێت لە ئاسمانی هەولێر. ئێرە ناوچەی پیشەسازی باکوورە لە پارێزگای هەولێر دەبوو لێرە وێستگەیەکی پێوانی کواڵێتی هەوا هەبووە بەڵام نەک لێرە لە هەموو پارێزگای هەولێر هیچ وێستگەیەکی پێوانی کواڵێتی هەوا بوونی نییە. ئەوە لە کاتێکدا لە پارێزگای هەولێر نزیکەی 1,516,000 ئۆتۆمبیل بوونی هەیە. سەرەڕای زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان دەرهێنانی بەردی ساڵانسە لە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکان مەترسیەکی دیکەی سەرهەوای هەرێمی کوردستانە چونکە ئەم بەردە کاریگەری هەیە لە سەرکەمکردنەوەی ئەو دەرهاوێشتە زیان بەخشانەی لە بزوێنەری ئۆتۆمبیلەکانەوە دەردەچن.
وەستا ماندی نەبی بخير بي باشی ئەحواڵت احوال فوق بالسلامه خەریکی چی والله يوجوز التواني تاقه تخيلك ئەتوانم ئەمنیش بێمە خوارێ ببینم لە نێزیکەوە بزانم چ ئەەکەی احتياطي الفرم زۆر باش مولى قادم هي بەو لای دابێ او لا قادم هي لولا زور. انا رجعت تاريخ احتياطي بس وەستا بله گوت خەریکم پشکنینی لۆ گزۆزی ئەو سیارەیەکەم بەڵێ. لەبەر چ پشکنینی لۆ ئەەکەی بس ملاكي دخيني وبزاني بردكي تدا يا ام بتالا مەبەستت ئەو بەردی ساڵان او سێ بردي ئەو بەردا لە چێندەری سیاری دائەندرێت و ئیشیشی چییە او بردا دائما هم بردك هم السيارات اللي بالماشينيه لە بن دو مەچینەی بردي دائەندرێت او هيك او دو ئۆکێ. اوش ئەوە؟ برده اوش برده باش هم ئیشی السيارات. چییە لە ناو سیارێ ايش هوايا هواي تصفيه دكا هواش صفرة دا صوتي خوش دبي بواني خوش دبي شيشي خوش دبي يعني هوا روحي ماشيني هوا ئەی لەبەر چێ هەندێک سیارە لی ئەکەنەوە یا هەندە خەڵک دێ ئەی فرۆشیتەوە لەبەر چێ هۆکار چییە بەڕایتەوە قلت والله هوا هالجناح هوا لكن نوي هالجناح لكن نوي بلام لبس والله ناصم زوري او سعر امريكانا اي دي لدبي يان لين دري ليه ده كانوا الصيني ده بسطن الصيني كاش اجناكا زاني هذا تابعته الا ده بي خويبي يعني خوي نبي امريكي ناخنتو قلوبي عقليه زاني زور رادار هي شغاله ايشناكا بەپێی راپۆرتێک کە ساڵی 2022 لەلایەن ڕێکخراوی GIZ ئەڵمانی لەسەر کوالێتی هەوای هەولێر کراوە پشت بە داتاکانی ساڵی 2015 و 16 بەستراوە دەردەکەوێت ڕێژەی ئۆزۆنی خراپ ئەوەندە بەرزە کە مەترسی بۆ تەندروستی مرۆڤ دروست دەکات ئەم غازە وەکوم غازەکانی تر دەبینین لە سروشدا خۆی دروست دەبیت لە کالێکتکردنی ئۆکسجین واتە و کاتەی تیشی خۆر لە ئۆکسجین دەدات دەبیتە دوو بەش پەش بەشێکیان لەو ئۆکسجینەی کە دروست بووە کە یەک ئۆکسجینە لەگەڵ ئۆتوەک یەک دەگریتن دەبیتە ئۆتری کە دەپێی دەڵێن ئۆزۆن ئێمە سەیرەکەین ئەو جۆرە گازە لە شوێنێکدا دروست دەبیتن کە بە شێوەی سروشتی جگە لە سروشتەکەی بە شێوەی دەستکردیش کە ئێمە وەکو مرۆڤ زۆر جار دەبینە هۆی سەرەکی دروستبوونی یاخود دروستکردنی ئەم جۆرە گازە ئەمەش لە ڕێگای ئەم شوێنە پیشەسازی و کارگە و ئەو ژمارە زۆری ئۆتۆمبیل کە لە نێو هەرێمی کوردستان هەیە کە ئێستا نزیکەی 2 میلیۆن ئۆتۆمبیلت هەیە زیاتر لە 3000 کارگەی مامناوەند و گەورەت هەیە سیر دەکە ئەمانە هەمویان هۆی سەرەکین بۆ دروستبوونی ئۆزۆن ئۆزۆنیش بە شێوایەکی دەستکرد یاخود ئەو شێوەی کە با بڵێن ئینسان خۆی بەرپرسی سەرەکی لە دروستبوونی ئەویش بریتە لە دوو بەشی سەرەکی یەکەچان دووەم ئۆکسیدی نایترۆجین کە بەتایبەتی لەو مۆلیدانەی کە ماشەڵڵا لە شارەکانی هەرێمی کوردستان دەها و سەدەها مۆلیدە و جۆرەکانی مۆلیدە ئیش دەکەن کە بەهۆی سوتانی ئەو سوتەمەنیە کە بەکاری دێنن ڕێژێکی یەکجار زۆر لە دووەم ئۆکسیدی نایترۆجین دروست دەکەن لە هەمان کاتیشدا ئەو کارگە و شوێنە پیشەسازیانەی کە لە هەرێمی کوردستان هەن لە هەمان کاتدا کە ئەوانش ڕێژەیەکی یەکجار زۆر لە مۆلیدە و سوتان بەکاردێن کە لەوێن دەرێت دووەم ئۆکسیدی نایترۆجین و ئەو مادە بە هەڵم چوانەی کە پێ دەڵێن ڤۆڵەتایل ئۆرگانیک کۆمپاوند بەرز دەبیتەوە واتە ڤۆڵەتایل ئۆرگانیک کۆمپاوند لەگەڵ ئەو دووەم ئۆکسیدی نایترۆجینە کالێک دەکاتن بە هەبوونی تیشتی خۆر ئۆزۆنمان بۆ دروست دەکات ئەوجا ئەو هەڵمە یاخود ئەو دووکەڵەی کە لەسەر هەولێر یا لەسەر شارەکانی ئێمەدا هەن بەشێکن لەو پیسبوونی کە لە نێو شارەکاندا هەن وەخدا دەتوانین بڵێن ئۆزۆن یەکێکە لەو پیسکەرانەی کە ئێستا لە نێو شارەکانمانیشاندا هەن گازی ئۆزۆن دوو جۆری هەیە جۆری یەکەمیان سروشتیە و لە بەرگی ستراتۆسفیریک بە دووری 6 بۆ 30 میل لە گۆی زەوی دروست دەبێت و پێی دەوترێت ئۆزۆنی باش زەوی لە تیشکە زیان بەخشەکانی خۆر دەپارێزێت جۆری دووەمیان کە بە ئۆزۆنی خراپ ناو دەبرێت دەستکردە و لە چینی ترۆپۆسفیری ڕووی زەویدا دروست دەبێت ئەم چینە لەگەڵ هەبوونی گەرمی تیشکی خۆر لەگەڵ گازی دوانە ئۆکسیدی نایترۆجین کە لە ئۆتۆمبیلەکان مۆلیدەکان و کارگەکانەوە دەردەدرێت لەگەڵ مادە ئەندامی هەڵواسراوەکانی هەوادا یەک دەگرن و ئۆزۆنی خراپ لەسەر ڕووی زەوی پێک دەهێنن
چالاکیەکانی مرۆڤ بە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم گازە زیان بەخشەدا دەدرێت. هەبوونی مۆلیدا لە هەر گەڕەکێک و سووسێکی شاری هەولێر یەکێکە لە مەترسیەکان. دکتۆر بەختیار، زیاتر لە 3000 مۆلیدە لە شاری هەولێرێ هەیە و مۆلیدەکانیش بە یەکێک لە هۆکارە هەرە پیسکەرەکانی هەوای هەولێرەدا ئەندرێن. ئێستا دوای ئەوەی ئەو تاقیکردنەوەی کوالێتی هەوایەمان کرد، ئەتوانی پێم بڕێی لەو شوێنەی کە ئەو مۆلیدە تێیدا هەڵکرا نەتیجەکە چۆن بوو؟ بەڵێ بەپێی ئەو نەتیجەی لەو ئامێرە دەرکەوت بۆ پێوانەکردنی جۆرەکانی هەوایە، ئەو پارامتەرەکانی هەوایە، جا لە مادە هەڵواسراوەکان و لە هەندێک لە جۆرە مادە کیمیاوەکان دەرچوو. ئەم شوێنە ئێستا بۆ ژیان ئاسایی نییە، لەبەر ئەوەی ڕێژەی دوانەکسیدی کاربۆنی 4 بەقەد ئەوەیە کە پێویستە لە بابڵێندەکەی لە ئەوەی سروشتی هەبێ، لە ژینگەیەکی سروشتی هەبێ. ڕێژەی مادە هەڵواسراوەکان کە هۆکاری سەرەکی زۆربەی نەخۆشیەکانی کۆ ئەندامی سی و پێستن، ڕێژەکان زۆر لە ئاسایی زیاتر. ئێمە ئەگە کامێرامانەکان بتوان لە نزیکەوە تەسویری بکەن کە نۆرمە ڕێنجەکەی 35 بەشە لە ملیۆنێک کە پێ دەڵێن مایکرۆگرام پێ مەتر سێجا، ئەسڵەن زیاد بوو، زیاتر لە 300 بەش زیادی کرد. لەو حاڵەتە ڕێژەکەی لە 1000 لە سەدا زیادی کردووە. ئەمەوا دەکاتن ژینگەی ئەوای ناوچەکە و ژینگەکەی گونجاو نەبێ بۆ ژیانی مرۆڤ و گیانوەران و هەتا بگرە ڕووەکەکانیش. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم بۆ بەرگریکردن لە تەندروستی تاکەکان گرنگجێکی زۆر بەوەی بدا بەلای کەمی بتوانێت ڕێژەی کارەبای نیشتیمانی زیاد کە تاوکو ژمارە مۆلیدەکان کەم بکەوە، یان ئەگەر بکرێ بنبڕی کە باشترە لەوەی تۆ کارەبایشی 24 ساعتیت هەبێتن بەڵام تاکەی تەندروست نەبی. جا ئەو پێشنیارە بۆ حکوومەت دەکەم هەرچی بکرێ باشترە لەوەی ژمارە مۆلیدەکان کەم کاتەوە، بەرامبەر بەوە جگە لە مۆلیدەکان سیارەش بە هەمان شێوە. لەبەرەوەی جگە لە مۆلیدەکان سیارەکانیش بە هۆکارێکی دیکەی پیسبوونی هەوای هەولێر و زۆربوونی ڕێژەی ئۆزۆنی خراپ دادەندرێت. ئێستا لەگەڵ دکتۆر بەختیار بێکەوە بەڕێکەوین هەتاوەکو بتوانین لە شوێنێکەوە ڕێژەی ئۆتۆمبیل سیارەتەیدا زۆر بیت، بە هەمان شێوە کوالێتی هەوایەکە تێست بکەین و بزانین ئایا ئەوێش گونجاوە بۆ ژیانکردن. دکتۆر با بڕۆین. دکتۆر بەختیار، بەهۆی ئەوەی لە هەولێرە تا ئێستا نەگە هاتوچۆی گشتی بوونی نییە، ئێرانە یەکێکە لە شەقامە هەرە سەرەکیەکانی هەولێرێک کابیرین قەرەباڵغیەکی زۆری تێدا هەیە. ئەتوانی پێم بڵێ کەوا کوالێتی هەوایەکەی لێرانە چۆن بوو، ئایا ڕێژەکە مەترسیدارە؟ بەڵێ بەپێی ئەو داتانێک کە لەو ئامێرە دەردەچی کە زۆر جاریش ئێمە گومان دەکەین کە لەوانەیە لە ئاستی خۆی کەمتر بخوێنتەوە، ڕێژەی دوانەکسیدی کاربۆن 1207 ppm دەبایە 360 بایە وەکو سروشتەکەی. مادە هەڵواسراوەکان و مادە هەندێک مادەیە پێ دەڵێن ئۆرگانی، ئەوانیش یان ڕێژەکان زۆر زیاترە لەو ڕێژەیەکەوە نۆرمەڵە بۆ کەسی ئاسایی تاوەک بتوانی یعنی لە شوێنێک ژیان بکە قوتەوایەکە هەڵبژێتن. ئێمە ئەگەر دەبینین ئێستا ژمارەیەکی زۆر سیارە لەسەر شەقام هەیە بەهۆی نەبوونی وەک خۆت گوتنی گوێزەرەوە گشتیەکان وای کردووە هەر کەسێک بۆ تاشیش سیارێکی تایبەتی خۆی بەکاربێنێت. لەو حاڵەتانە وای کردووە ڕێژەیەکی زۆر هەوای ناوشار پیس بیتن، بە تایبەتی هەولێر ڕۆژ بە ڕۆژ لە فراوانبوونە ژمارە سیارە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکاتن. هەولێر ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبیت و ڕێژەی سیارەکانیش لە زۆربووندانەوە هەتا ئێستانێکش نابینین لەوەی پلانێک هەبی هاتوچۆی گشتی بوونی هەبێت یان دروست بکرێت. پێشبینی 5 ساڵ دیکە لۆ داهاتووی هەولێرێ چ ئەکەی؟ پێشبینی بەپێی ئەو توێژینەوە زانستانێکە کرایە لە ماوەی ئەم 4-5 ساڵی دوایی بەڕاستی کاتی سەردەمی نەخۆشی کۆڕۆنا هەوا هەندێک پاک بۆ، بەڵام دواتر زۆر بە خێرایی ڕێژەی پیسبوونی هەوا زیادی کرد، بە تایبەتی لە وڵاتی ئێمە سروشتی خاکەکەمان وا بوو، وڵاتەکەمان وا بوو، پرۆژەی گەورەمان نەبوو، خاکەکەش لەبەرەوەی دابەژ و بەسەر ئاو ناوچەی بابلێن دەشتایی و بەرزایی و ئەوانە خاکێکی بە تەندروستمانە. بەڵام ئێستا
بۆی زیادبوونی کارگەکان و زیادبوونی ڕێژەی ئۆتۆمبیل و زۆر سوتاندنی گاز و خەلوز و ئەوانە هەوا ساڵ بە ساڵ زیاتر پیس دەبیتن. ئەمەش ئێستا کەوتوینەتە سەر نەخشەی وڵاتانەی کە هەوایەکان تەندروست نییە بۆ ژیان. جا پێویستە لەو چەند ساڵی داهاتوو هەوڵ بدرێ بە هەر شێوەیەک بێ ڕێژەی سەوزایی بە یاساڕێک بخرێز و زیاتر بکرێتن. ڕێژەی بەکارهێنانی ئۆتۆمبیلی گشتی و هۆکارەکانی گواستنەوەی گشتی زیاد بکرێ و کەرتی گواستنەوەی تایبەت کەم بکرێتەوە. ئەوانە پێویستە بە یاساڕێک بخرێن. دکتۆر ئێستا ئەمن تو لە شوێنێکین کەوا مەترسی ژیانکردنی لەسرە بەوەی پیسبوونی هەوایەکەی لەگەڵم بمینەوە با بڕۆینە یەکێک لەو شوێنانەی کەوا گەنجەکانمان کاتی تێدا بەسەر ئەبەن بزانین ئایا ئەو شوێنە کەوا خودی ئەو گەنجانە ئەو کارانەی تێدا ئەکەن هۆکارە لەوەی هەوایەکەی پیس بکەن ئایا ئەوان هۆشیاری ئەوەیان هەیە لەوەی هەوای ئەو شوێنە بەو جۆرە پیسە با بڕۆن بێکەوە. دکتۆر بەختیار لە شوێنێکینە بەشێکی زۆری گەنجی لێ دەکرا ئەو گەنجانە یعنی چالاگوانێک بان یان کەسانێک بان کە یارمەتیان دابین لەوەی ڕوبەڕووی گۆڕانەکانی کەشی و هەوا و پیسبوونی هەوای ببینەوە. ئێستا لێرە پێم برێ ئەو شوێنەی ئەو گەنجانە کاتی تێدا بەسەرە بان فعالیەتی هەوایەکەی چۆنە؟ بەڵێ ئەمە بەداخەوە کە هاتوونەتە ئەو شوێنە ئەگەر بێت و نازام کامێرە دەتوانێت چێ ئەو کاتە نزیک کاتەوە ژمارەکان ئەمی ژمارەکان بەڕاستی مەترسیدارە ئەو پارەمیتەرانێکەوە لە ئامێرە دەردەچێتە. ڕێژەی مادە هەڵواستراوەکانم ئەو مادانەیەکەوە کەم سوتاون وەکو نایترۆجینەکان یاخود ئۆکسیدی کاربۆن ڕێژەکەی زۆر زۆرە. دوان ئۆکسیدی کاربۆنش بە هەمان شێوە لە شوێنێکی ئاسایی 260 بەش بێ کە گوتم لە ملیۆنێک ئەو لێرە 2260 ڕێژەی مادە هەڵواستراوەکان کە پێویستە لە 35 زیاتر نەبێت 200 ئێستا. مادەکانی تر مادەی با بڵێن ئەوانێکەوە کاریگەری ڕاستەخۆیان لەسەر تەندروستی هەیە ڕێژەکانیان زۆر زۆرە. کە ئێرە شوێنێکە کەشێکە دروست بووە کە بەداخۆ لە جیاتی ئەوەی کەسێکی گەنجێکی با بڵێن چاڵاک و لێهاتوو لێ دروست بێ وا دەکاتن بە تێپەڕبوونی کات کەسێک گەنجێک دەربچێتن کۆمەڵێک کێشەی لە ڕووی جەستەیی و تەندروستی و لە کۆندامی هەناسەیە لە کۆندامی هەرسا لە پێستیتی لە بینیتی لە بیرکردنەوە جگە لەوە جوانەیە گەنجێک دروست دەبیتن کەوا کەسێکی توندڕەو دەبی جاروەیە. هۆکارەکەشی ئەوەیە ئەو ناسازی و ئەو هەوا با بڵێن ناپاکەیەکەوە هەڵی دەمژێتن بە ماوەی چەند کاتژمێرێک. ئێستا ئەمە لەسەر چوونە لای مۆڵدەی با بڵێن گەڕەکەکان چوونە لای سەر شەقامەکان بەڵام ئەوەی کە لێرە هەیە ئەو گۆڕانە و ئۆفیسێک کە لێرە هەیە لە هەوای ئێرە 4 بەقەت ئەوانی ترە. لەگەڵ دکتۆر بەختیاری یعنی بە زەحمەتێکی زۆرە تاتوانیمان سوودێکی کافتریایەکی وەربگرین و ئەو دیمەنەی بگوازینەوە. پرسیارە وێرانکەرەکە یان مەترسیدارەکە ئەوەیە دەبیت چەند شوێنی دیکە لە هەولێرە لە شارەکانی دیکە هەبن کەوا گەنجەکانمان بەو شێوە ژیانی تێدا بکەن کاتی تێدا بەسەر ببن. دکتۆر بازوو لێرانە دەرچین لەبەرەوەی ژیانمان لە مەترسیدایە. بەرزبوونەوەی ڕێژەی گازی ئۆزۆنی خراپ بە هۆکاری سەرەکی توشبوون بە نەخۆشی ڕەبۆ دادەنرێت. بە جۆرێک ئێستا نزیکەی 100 ملیۆن کەس لە جیهاندا نەخۆشی ڕەبۆیان هەیە. پیسبوونی هەوا مەترسێکی جددیە لەسەر ژیانی هاوڵاتیان بە جۆرێک لە 10 هاوڵاتیدا 9 کەسیان هەوای پیس هەڵدەمژن. پیسبوونی هەوا بە ئۆزۆنی خراپ ئەو ئۆزۆنەی کەوا بەهۆی کار و چالاکیەکانی مرۆڤەوە دروست دەبێت هۆکاری سەرەکیە لەوەی مرۆڤ دووچاری نەخۆشی ڕەبۆ ببێت. ئێستا ئەمن لە نەخۆشخانەی ڕزگاریم بەشی نەخۆشیەکانی هەناسە. ئەم بەشە تایبەت نییە بە تەنها بۆ نەخۆشیەکانی ڕەبۆ بەڵکو هەموو ئەو نەخۆشانەی کەوا کێشەی هەناسەیان هەیە سەردانی ئێرە دەکەن. بەمەش مەترسی لەسەر
ئەو نەخۆشانە دروست دەبێت کەوا کێشەی ڕەبۆیان هەیە لەبەرەوەی ئەوان پێویستیان بەوە هەیە نەخۆشخانەیەکی تایبەت بە خۆیان هەبێت. ئێمە هەمومان نەزانین نەخۆشی ڕەبۆ نەخۆشی هەستیاریە چۆن نەخۆشی ئەگزیمە هەیە لە ناو پێست هەستیاری پێست پێێن حساسی پێسیا پێێن ئەگزیمە ئاوا هیسیەکانمان پێێنن ڕەبۆ هەستیاری زیاترە بێ لە خەڵکی تر لەبەرەوە هەچیش مادەیەک یان شتێک هەبێنە ناو هەوا ئەوەی بێتە ناو بۆری هەناسەمان وا بکە هەستیاری زیاتر بکە ڕەنگە ئەوەی مرۆڤی ئاسایی زۆر هەستیار نەبێ بۆ شتە بەس ئەوەی ڕەبۆیە بێ هەستیاترە بێ بۆ شتە. مرۆڤ بە تەنیا بوونەوەرێک نییە کە کەوتوتە ژێر مەترسیەکانی ئۆزۆنی خراپ. بەڵکو ئاژەڵ و ڕووەکەکانیش کەوتونەتە ژێر کاریگەریەکانی. ئێمە ئۆزۆن لەسەر ڕووی زەوی کە دروست دەبێت یانە ئۆزۆنی لەو چینەی کە ئێمەدا هەین هەن جگە لەوەی بەشێشان لەکن ئێمە بەکاردێتن بۆ پاڵاوتنی ئاو لە هەندێک لە شوێنەکان لە کارگەکان ئاوی پێ پاک دەکەنەوە بەڵام ئەوەی ترکە ئۆزۆنەکەی کە بەکاردێت هەمووی زیانی هەیە بۆ مرۆڤ چکە ئێمەی مرۆڤ وەکو هەناسەوەری دەگرین کاریگەری لەسەر تەندروستیمان دەبێت ئاژەڵیش بە هەمان شێوەیە بەڵام کە دێنە سەر ڕووەک ڕاستە لە کاتی ڕۆژ و لە کاتی خۆر هەبیتن ڕۆژنە پێکاتە دەکاتن و دوم ئۆکسیدی کاربۆن وەردەگری و ئۆکسیژین فرەتدا بەڵام کە دەبیتە کاتی شەو ئەو ئۆزۆنەی بەهۆ چاڵاتچیەکان ئێمە دروست بووە بێگومان ڕۆکی شوەری دەگریتەوە بەشێک لە ئۆزۆنە کە بەمەزەندەی ئەو لەگەڵ ئۆکسیجینەکە تێکەڵە دەبیت لەوانەیە بەشێکی دەستە ناو ڕۆکەکە و لاوازی دەکاتن یاخود بەهێزی دەکات واتە ئێمەی مرۆڤ لەگەڵ ئاژەڵەکان لەگەڵ ڕۆکەکان کە لەو ئیکۆسیستەمەی کە لە سیستەمی ژینگەی دەژین لەگەڵ یەکدا دەتوان بڵێن لێکدا نەبراون بۆیە هەر کاریگەریەک لەسەر مرۆڤ هەبێتن کاریگەری لەسەر زیندەوەرەکانی تریش دەبن چ بە لایانی باشە چ بە لایانی خراپ. هەمومان بۆ ئەوەی هەناسەیەکی پاک هەڵمژین بە دوای دار و درەخت و ڕێژەی سەوزاییدا دەگەڕین بەڵام کاتێک ڕێژەی گازی ئۆزۆنی خراپ بەرز بێت هاوکێشەکە پێچەوانە دەبێتەوە لەبەرەوەی ئەو ڕێژە سەوزایی کە هەشمانە گەشەکەی لاواز دەبێت لە شارێک کاتێک ڕێژەی گازی ئۆزۆنی خراپ بەرز بێت دەبێت بە وردی چاودێری ئەو هەڵمەتی دارساندانەش بکەین کەوا ئەنجام دەدرێن بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەش و هەوا و پیسبوونی هەوا.